طبعا وكو هفكار مجي بحث لكري بابت دولار وديناري يعني سري دوان بيجين 2 سالان دا قالك بهاي خوش دز دا بانكا فدرالي قالك هول داينا كو في بالانسي جبو بهاي ديناري را قريد لينا الشهر اول آلیه کی دنجی دنوا بورسین جهان بگشتی دا دلار لهمبری دراون دنین جهانی بيجين نسا خامگیری که بو دوان چند مهن در بازبوی تایبتید اوه مهدا آوه که زور دلاری بهای خول هم بر دراون دی بخوفه گرانده و بهایوه بلن بو هم بر دا ضرر زیری کت زیر بهایوه دا کت بهای پترول گوران کارین بلند بون و نزم بون به دیار بو ام ده اوه مجاره زده ترد گل میوانه که خو ام ده گوتو بیش کن که ام زدتر السروی مجای راسين مازن سلهب شارزای شروعکار بازار دارید نوستوی دل گلمنه بخیر بین. از جه بری که از بحثا بازار بکم که زیر دلار پترول چلی هاتیه از خازم جه داوی پیش هاتین افرو دست بکم نورا حماس فلسطین و اسرائیل دا شرک روی ده اف دروز بونا اوان گرجیان نورا اوان کو افرو چه بوین حتی چند کاریگری سر بازار هبیتن بشوی که گشتی من الواضح ان هذه اشتباكات وكورونك ام من ملانينا لوانيه بشوي كي راستو خو بيونديا بممالي زيرو نبد بلام كاريگري كي جيو سياسي دبت لگر كنوي بازاركان لروج دوشمي دا هاتودا مترسي جيو سياسي برز دبيتو لوانيه كاريگري باگشي نبي بتابتي لباري نرخي نود كرنگا زیاتر برز بیتو لسرتای هفته ده هتودا ام گوران کاریات سیاسیانا رنگا کارگری کمیان هبت کارگری ساده آن هبت و بسر بازارا کان کم بیت برز بونوی رجی بلبلانه کان رنگا کارگری چی بوشوی نبی بتایبتی که رنگ ایما دستوردانه چی سیاسی خیراب بینین لم دوایانا امش کارگری مترسیه کان کم دکاتو تو پیموانیا کارگری چی خرابی هبت یاخود کاریگەرێکی زۆر ڕوونی هەبێ بەسەر بازاری جیهاندا بازارەکان بەگشتی پێشبینی ئەوە دەکەن کە نرخی نەوت ڕوو لە بەرزبوونەوە دەبێتن پێت وایە ئەم شەڕ و گرژیانە لە ئەگەری بەردەوامبوونی ئەم شەڕانە دەبنە هۆکارێک کە نرخی نەوت بەرز بێتن یان زووتر بەرز بێتن النفط دائما كان نوت همیشه لو امرازانه بوا که با گۆڕانکاری جیوسیاسەکان کاریگەری لەسەر نەوت دەبێت ڕەنگە بازاری نەوت پەیوەندی بە داخستنی سینەوە هەبێت ئەم ململانیانە بەردەوام بن نرخی نەوت بەرز دەبێتەوە لە قۆناغی ئێستادا ڕەنگە بەرزبوونەوەکە ڕوون نەبێت لەبەرەوەی چەند کاریگەریەکی هەنووکەیی هەن بەڵام لە داهاتوودا پاڵپەستۆ زیاتر دەبینین و ئەمە بەهۆی چەند شتێکی ترەوەی پەیوەندی بە ململانەکانەوە هەیە تا ڕادێک هەرچەندە کە کاریگەری ئەو ململانەیە زیاتر بێت نەوتیش کاریگەری زیاتر لەسەر دەبێت لە ڕۆژاندا من پێم وایە باوەڕ ناکەم بەو بە شێوەیەکی زیاتر بەرز ببنەوە زۆر باشە نرخی زێر لە چەند ڕۆژی ڕابردوو دابەزینێکی بەرچاوی تۆمار کرد بوو بەشێکی کە دەگوترا پەیوەندی بە پشووی چاینەوە هەیە کە کاریگەری لەسەر هەبوو بەڵام لە کۆتایی بڵێن مامەڵەکانیدا هەندێک ڕێژکەی بەرزبوونەوەی گرت نرخی زێر لە داهاتوودا لەم هەفتە و چەند هەفتەی داهاتوودا دووبارە بەرز دەبێتەوە بۆ 1900 ئەوانە یان ئەگەر بەرز بێتیش ئەو بەرزبوونەوە ناتوانێت تۆمار کات پاشەکشەی نرخی زێر لە بازارەکانی جیهانیدا پەیوەندی بە دوو شتەوە هەبوو بەرزبوونەوەی بەهای دۆلار و بەرزبوونەوەی سووی گەنجینەی ئەمریکا پێم وایە ئێمە نزیکین لە لووتکەی زیادکردنی سوودی بانکی فیدرالی ئەمریکی دەن بۆیە پێم وایە ئەو بەهای دۆلارش لەم ڕۆژانەی دواییدا کە بەرز بووە تا شوێکی زۆر کۆتایی پێهاتووە گەیشتۆتە دوا سنووری ڕەنگە ئەم دابەزینە گەیشت بێتە کۆتە وێنەی خۆی کۆتە شێوازی خۆی ڕەنگە دەستکەوت و سوودی زیاتریش ببینین بەڵام درێژخایەن دەبێت کورتخایەن نابێت
ئەم داواکاری بەهێزانەی لەلایەن چینەوە هەیە لەسەر دۆلار و کەمبوونەوەی دۆلاریش لە ڕەنگە پاڵپشتێکی دۆلار بکەن لە چەند مانگی داهات. زۆر باشە تۆ باسی دۆلارت کرد دۆلار تاوان بەشێکی زۆر لە چ وڵاتانی چاینا بیتن برازیل ئیندیا ئەو وڵاتانە هەموو هەوڵێکیان بە ئەو بوو لە مامەڵە بازرگانەکان نێوانخوااندا دراوی خۆیان بەکاربێنن بۆی کاریگەری لەسەر دۆلار بکەن بەڵام بینیمان دۆلار دووبارە بەهای خۆی گەڕاندەوە دۆلار چی لێ دێتن؟ تمام من الواضح الآن وەکو ڕوونە کە ئێستا چەند ئاڵنگارێکی بەهێز هەن ئەم وڵاتانە لە هەوڵدان وڵاتانی برێکس کە قوارەیەکی سربەخۆ دروست بکەم بۆ ڕوبڕبوونەوەی دۆلار بەڵام ئەمە کاتێکی زۆرتری پێویستی بە چەندەی و ساڵی داهاتووە ئێستا دۆلار 160 مامەڵەکانی جیهان پێک دێنێت بۆیە بۆ ئەوەی بڵێن دراوێکی جێگرەوە دێت لە جێ دۆلار ئەمە کاتێکی درێژی دەوێت تاکو سیستەمی جیهانی نێودەوڵەتی باوەڕ بە جێگرەوەی دۆلار بکە ئەمە پێویستی بکاتە بەڵێ ئاڵنگاریەکی ڕاستەقینە هەیە لە بەرامبەر دۆلاردا بەڵام ئاسان نابێت و سەروەری دۆلاریش کاریگەر لەسەر نابێت. زۆر باشە با کۆتا پرسیارم ئەوە بتن باسی یۆڕۆژ بکەم یۆڕۆ لە بەرامبەر دۆلار بەرزی و نزمیەکی زۆر بەخۆ بینی لە ماوەی ڕابردوودا لە مامەڵەکانی داهاتوودا یۆڕۆ ڕەوشی چۆن دەبێتن؟ ئەم پرسیارە زۆر گرنگە چونکە یۆرۆ لە دوایانەدا بە شێوەی بەرچاو پاشەکشەی کرد نەک تەنیا لە باشی دۆلار چونکە ژمارەی چەند ئابووری چەند وڵاتێکی ئەوروپی خراپ بوو بە تایبەتی ئەڵمانیا لە پێوەرەکانیشدا پەنجامان دیتبوو ئەمە شواتای ئەوەیە کە یۆرۆ بەرەو دوای دەچێت وە بەردەوامیش دەبێت لە بەرامبەر پاشەکشە لە بەرامبەر دۆلاردا ڕەنگە پەیوەندی بە خوێندنەوەی بازارەکانی بازار ئابوووریەکانیشەوە هەبێت بە بەرزبوونەوەی سووی بە بازارەکانی ئەوروپا بەڵام من وەکو خۆم پێم وایە باشبوون و ساغڵمبوونەوەی یۆرۆ وردە دەبێت لە چەند هەفتەی داهاتوودا. مازن سەرهەب شارەزای بازارە دارایەکان سوپاس کە لە ستودیو لەگەڵمان بووی. سپاس بۆ